بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویست جوانترین سڵاوتان لێبێت. خۆم زۆر بە خۆشحاڵزانم کە لە بەرنامەیەکی تری ئەندازەدا بە ئێوەی خۆشەویست دەگەمەوە. بەڕێزان، هەوڵە دەم ئەمڕۆ باسێک لا گرنگی ئاڵتون بۆ ئێوەی خۆشەویست بگەین. بزانین گرنگترین ئەو پێکهاتانەی کە لە دروستکردنی ئاڵتونە بەشدارن چین. ئێمە لەم بەرنامەیەدا هەوڵە دەین زۆرترین زانیاری دەربارەی ئاڵتون بۆ ئێوەی خۆشەویست باس بکەین. لەگەڵمان بن. ئێمە هەمومان ئەزانین کە ئاڵتون چەنە گرنگە و چەنە بەهایەکی زۆری هەیە لە ناو خەڵکا و زۆر مەرغوبە. من حەزەکەم بزانم ناوی ئاڵتون لە چیەوە هاتووە، مێژووی سەرهەڵدانی ئاڵتون بۆ کێ ئەگەڕێتەوە؟ بەخێر بێن، خۆشحاڵم بە هیوای ئەوەی کە سوود هەبێت بۆ بەڕێستان بۆ بەرنامەکەتان. ئاڵتون وشە ئینگلیزەکەی گۆڵدە، ڕەمزە کیمیایەکەی ئاڵتون باڵێن ڕەمزی کیمیایی ئاڵتون ئەیوە لە وشەی ئۆڕۆمەوە وەرگیراوە. گۆڵد خودی خۆی لە وشەیەکی ئینگلیزی کۆنەوە بەکار وەرگیراوە کە بە معنای زەردیت، ینی ناوی ئاڵتون لە ڕەنەکەیەوە وەرگیراوە بە معنای شتێک کە ڕەنگەکەی زەردە. گۆڵد لەوە هاتووە وەکو مێژووی ئاڵتون و بەکارهێنانی ئەگەڕێتەوە بۆ سەردەمی با بڵێن مسرێ کۆنەکان 5,000 ساڵ پێش میلات. ئەوان یەکەمین کەس بوون کە ئاڵتونیان دۆزیوەتەوە و بەکاریان هێناوە. هەر لەو مێژۆ ئاڵتون لەبەر ئەوەی کە ڕەونەقێکی جوانی هەیە و ینی یەکێکە لە کانزە جوانەکان بۆ جوانکاری بەکار هاتووە، بۆ زۆر شتی تایبەتی خۆیان بەکار هاتوو، بەکارهێنانی پێشکەوتووە بە تێپەڕبوونی کات و زەمن. بەڵام وەکو مۆڤڵی جوانکاری ئەوە مێژوویەکی کۆنی هەیە. ئەوەی وەکو دروستکردن دروستکردن ئەتر هەر لەو کاتەوە کە دۆزراوەتەوە دەرهێنراوە. ئەسڵی ئاڵتون کە هەیە لەسەر زەوی بە دوو شێوە هەیە، بە شێوەی خۆڵ هەیە گرینز، بە شێوەی نەگەت هەیە. نەگەت یانی وەکو جۆڵی پارچەیەک بەرد، شکلی پارچەیەک بەرد چۆنە بەردێکی بچووکە بەدەسەڵ گیرێت، لەو شێوە هەیە و بە شێوەی خۆڵیش هەیە. ئەتر دوایەمە توێنراوەتەوە ئەو قاڵبی کە مەسەن ئەو شتێکی ویستوانە لێ دروستکەم قاڵبیان بۆ دروست کردو و بە تواوەی تیان کردو ئەو شێوەیە دەرچووە کە ویستوانە. ئەی وەکو پێکاتە سەرەکیەکانی ئاڵتون کاتێک ئێمە ئاڵین ئاڵتون بۆ نەباسی ئارەیەتە پێشەوە. ئایا پێکهاتی ئاڵتون لە چی پێک دێت؟ جیاوازی هەیە بۆ لەوەی کاتێک من بڵم ئارە 24یان ئارە 21یان هەژدەیان زیادیان کەم؟ بەتەکی جیاوازی هەیە. ئێمە ئەگەر لە ڕوانگەی با بڵێن میتالۆرجیەوە قسە بکەین وەکو زانستی کانزاکان پێکهاتەکان بگۆڕێت، یان ئەو ڕقەمانی کە بەڕێزە دوتت کە پێوترێت ئارە 24 و 8 و 12 ئەمانە بگۆڕێت، پێکهاتەکەشی ئەگۆڕێت. ئێمە ئەو ئاڵتونێکی وتمان لە با بڵێن لە زەویە ئەدۆزرێتەوە، تر لە کانەکانیان لەسەر زەوی لە هەنێک شوێن لە وڵاتانی جیهان هەیە کە مەشهورن پێی وەکو ئەفریقیا. نەگێت یان گرینز ئەوەی کە لە شێوەی خۆڵیانە شێوەی بەردا پێکهاتی ئاڵتون تایە لە 85. ئەم قیراتی کە باسەکرێت یان ئەم ئایاری کە باسەکرێت ئەڵێن ئارە 24 ئەمە ئاڵتونی پیورە نەقیە 100% یان 99.999 ئاڵتونە. ئەیارەکانی تر بۆ خوارەوە پێکهاتی تری تێکەڵ کراوە. چیە نێو پێکاتانە چی؟ ئەگۆڕێت مەثەلەن ئێمە سیلڤەرمان هەیە، زیومان هەیە، ئیزافاکرێ بۆی کۆپەرمان هەیە، مس ئیزافاکرێ بۆی پەلادیۆممان هەیە، ئیزافاکرێ بۆی بیسمەثمان هەیە، مێرکوریمان هەیە. ئەمانە هەمووی ئیزافاکرێ بۆ ئاڵتون و بەپی بەکارهێنانەکانیشی ئەگۆڕێت. و ڕەنەکانی ئاڵتونیش ئێمە ئاڵتونمان هەیە سپیە، ئاڵتونمان هەیە مەثەلەن زەردە، ئاڵتونمان هەیە سوورباوە. ئەمە پێکهاتەکانی ئیگۆڕێت. ئەوەی کە سپیە زیاتر نیکڵ و پەلادیۆمی بۆ ئیزافاکرێت، ئەوەی کە سوورباوە زیاتر کۆپەر مسی بۆ ئیزافاکرێت. ئەو بۆ شێوەیە. ئەی وەکو بەکارهێنان لە چش ئاڵتون جگە لەوەی کە ئێمە خۆمان بەکارهێنی لەعنی بە زۆری لە چ شتێکا لە چ بوارێکا بەکار لە سوودی لێ دەبێت. ئینتاجی ئاڵتون لە عالەمە لە 150 ئاڵتون بۆ خشتڵ و جوانکاری بەکار لە 150 لە 140 بەکارهێنرێت بۆ بابەتی ئیستثمار و مامەڵە پێکردن و وەبەرهێنان و ئەم
شتانە لە سایە دی کە ئەمێنێتەوە لە ئەلکترۆنیاتە بەکارهێنرێت طبعاً ئێمە وەکو جوانکاری نە ئەلکترۆنیات بابەتی ئەجززەی کارەبایی وکو مۆبایل و کۆمپیوتەر مە بەس وەکو جوانکاریەک بۆ ئەو شتیان جوان کارێکە وە شتێکی ترە مەسەن ئێمە لە فەیسبوک یان لە هەنێک لە تۆڕە کۆمەڵاتەکان ئەبینین سارەیەک ڕووکەشی ئاڵتون کراوە یان مۆبایلێک ئاڵتونە ئەوە شتێکی ترە باسێنەوەهینە ئەوکو جوانکاری وکو شتێکی ئەوە حسابێکی تری بۆکرێت مەسەن کابرا ئیمکانەتێکی زۆر باشیەیە چی وای لەکات یان شتێکی ئاوا تایبەت داواکە زۆر ئەکەوێت لەسەری ئێمە باسی سناعاکەین ئەوەی کە ئەمڕۆ هەیە ئەکرێت ئینتاج لە ئینتاجەوە بەکارهێنرێت مۆبایل هەموو مۆبایلێک بە تایبەتی سمارت فۆنەکان ئەو مۆبایلە زیرەکەکان نیو ملیگرام ئاڵتونی تایە کە بای 50 سنتە ساڵانی 1 بلیۆن مۆبایل ئینتاجەکرێت ینی بای 500 میلیۆن دلار مە بەسمە سوودی ئەوە چێکە بە ئاڵتون بۆچی بە سیلڤەر ناکرێت خۆی لەوانێ سیلڤەر توانای گەیاندنی لە ئاڵتون زیاتر بێت گەێنەرێکی باشە ئاڵتون بۆ کارەبا بەڵام ئەوەی کە هەیەی لە سلڤەر باشتر خۆی سلڤەر زیاتر سلڤەر کە زیوە گەیەنەرەکەی لە 150 مسمان هەیە لە 100 بەڵام ئاڵتون لە 185 هەر ئاڵتونیش بەکار ئەهێنرێت بۆ لەبەری ئاڵتون تایبەتمەندێکی تری هەیە کە پێی وای لێ کردووە زۆر بمێنێتەوە کە بەرگری داخورانی هەیە ئەمە ئەگەر بین لە مصطلح عیلمەکەیە باسیکەین ڕزیستنسی هەیە بۆ ئۆکسیدیشن بەرگری ئەوواکات کە تووشی ئۆکساید نەبێت تووشی ژەنگ نەبێت بەرگری هەیە بۆ کۆڕۆژن ڕزیستنس هیچ کاتێک ژەنگ ناکات ژەنگکردنەکەی ینی کاتێکی زۆری ئەوێت ئێمە لە قورئانی پیرۆزە خۆی گەورە فەرمێت كل من عليها فان ینی كل من عليها تر بە مرۆڤ و بە گیاندار و بە بێگیانەکانەوە بێگیانەکان ئەمڕۆ کێشەی چیان هەیە لە عالەما ئەمریکا و رووسیا و سین و بەریتانیا و وڵاتە زلهێزەکان کێشەی داخورانیان هەیە ئەو مەوادانی کە بەکارهێنێت لە دنیای لە کانزەکان بە تایبەتی تووشی داخورانێکی زۆر ئەبن ئاڵتونێکێکە لەو کانزانی کە زۆر بە درەنی تووش ئەو داخورانە بێت بۆیە وای کردووە لە زۆرێک لە ئەلکترۆنیەکانە بەکار بهێنرێت سەر ڕای ئەوەی کە گرانە کولفەیەکی زۆری تێچێت بەڵام هەر بەکارهێنرێت لەبەرەوەی کە ئەو تایبەتمەندی کە ئاڵتون هەیەی زۆرێک لە توانەکانی تر نیەتی بڵێ وەکو توانای ئاڵتڵێ من حەزەکەم ئەو پرسیارە بکەم ئەگەر بۆن من ئێمە لێرە بازنەیەکی عیارە هەژدە لەگەڵ 21 لەگەڵ 24 هەمان بێت باڵێ چۆن جێی بکەینەوە جەنابەت ینی کەسێکی ئاسایی کەسێکی ئاسایی بڵێ وڵی کەسێکی ئاسایی ینی زۆر تۆزێک زەحمەتەوێت بۆ جیاگرچکە وەکو سیرکردن ئەم بابەتە هەر زەر دەچێتەوە باڵێ بەڵام وەکو ئاڵتونەکە تاوانەوە زیاتر ئەو کەسێک کە خاوەن پیشەکە وەکو زەڕەنگەرێک ئەتوانێت ئەوە زیاتر جیاو کاتوانێت بەڵێ وەکو مۆر لەسەرێتی باڵێ مۆر لەسەرێتی مۆر هەڵکە ناوەێت ئەگە کەسێک سەیری کاوتوانای وردبینی هەبێت لەسەر مۆرەکە چکە مۆرەکە وردە ئەخێنرێتوانێت کە ئاری سەنە بەڵام زۆر کات مەسەن ئێستا بابەتێکا دوو ئاڵتون نییە زەردە هەر مۆریشی لەسەرە ینی جیاکردنەوەی زیاتر ئەبێ مەهارەت یا بێ خاوەن پیش و مەسەن ئەو کەسەکە زەڕەنگەر بە زیادبووی جیاکردەوە ئێمە توانین سێ نمونە بۆ نمونە ببین لە هەژدەیەک لە 21 لە 24 تاشی دەتوانیت لە خزمات مەسەنم بۆ نمونە ئێستا ئەم بازنە ئەمە خەلیجەی بە چیا بزانم 21 مۆرەکەی لەکوێیە قوربان ئەمە مۆرەکەیەتی 875 یعنی 21 875 ینی عارە 21 لە ئەمە لە ئەم گرادی پێڵن ینی ئایار لە لوغی عالەمیە بەم ئینگلیزی ئایارەکان بە ئینگلیزی ئەوە داڕێژراوە ینی 875 ستاندارێکی جیانیە 750 هەژدەیە مەسەن بۆ نمونە ئەمە هەژدەکەی ئەمە هەژدەیە 750 پێوە ئەمە 750 باڵێ اینجا بۆ نمونە مەسەلەن بۆ نمونە ئەمانە لیرن ئەمە لیرە ئەمە بێمە سەر ئەمە جیاوازی لیرە لەگەڵ ئاڵتون احتیادیە هەر وەکو
توانەوە وەکو پێکهاتی هەمان پێکهاتن لیرەشمان هەیە بۆ نمونە عیارە بێت طبعا ڕاستە پرسیارەکە جوانە خۆی ئەوە بۆ حاڵدەبووی جەنابەت تێبگەی ئەبێت بیتە سەر ئەوەڵەکەی خۆی ئاڵتونی ساخ خاڵیس عیاری 24 24 یعنی 1000 باڵێ 24 ئەم 24 ئەمەیە کە لە بەردەستی جەنابتانەیە ئەمەیە ئەمە ئاڵتونی عیاری 24 لەکوێ هەزارەکە قوربان ئەردەکە ئەمەتە لە پشتی 999.99 کەواتە ئێمە ئەگەر بۆ نمونە بمانەوێت ئەگە کەسە خوێنەوار بێت بیەوێت جای بکاتەوە ئێمە وتمان عیارە 24 ئەمە 1000 ڕقم 1000 یان 999 طبعا 1000 لە لغة عالمية عادة قد بو استعمل الجانيات بالضبط بدقيقة نامس 1000 مثلا 999.9 999.9 بالێ و 22 وتمان 875 هەشدەکە 750 چواردە مەسەلەن بۆ 650 بەس عاد 12 525 بێتە سەر عیاری 9 325 ئەمانە هەمووی جاکرانەتوانی کاک یوسف خەڵک ئێستا کەیە بۆ لای جەنابتان بە زۆری بە گرامەکە تعاملەکەنیان بە مسقال مەبەستمەوەی پرسیارکردنەکە بە مسقال ئەڵێ مسقاڵی بەچەندیان گرامی بەچەند وەڵی تەوان ڕاستە و پرسیارێکی زۆر جوانە چونکەوە زۆر کات کێشەشە بۆ خەڵک مەسەلەن ئێمە لە کۆنا تعامل کراوە زیاتر بە مسقال بەڵام بۆ ئەم سەردەمەی ئێستا عادەتەن ئێمە لەبەرەوەی کە خۆمان تعاملیمان لەگەڵ ئەم ئاڵتونەکە لە دەرەوەیێنی مەسەڵەن منە لە دووبەی و لە وڵاتانی ترانێ ئێمە غراب حسابەکەن عادەتەن مسقال زیاتر زۆر کەم بۆتوانێ لە جیلی کۆن و لە ساڵانی زووی هەفتاکانە هەمووی بە مسقال بوو زایت حەبە بەڵام ئێستا بۆ بە غرام ئەم غرامە ئاسانترە ئیزا ئێمە عادەتەن کە ئێستا وەسڵیش بۆ کەسێکین ئاڵتون بکڕێت ئەوەی کە پێی خۆش بێ حەزکا بە مسقال مەسەن 100 غرام کاتە 20 مسقال ئێمە بۆ نووسیم 100 غرام بۆ نمونە ئەڵێ چەند مسقالەکە ئەڵین 20 مسقالەکە من بۆ ڕوونکردنەوەی خۆی و کەسەکە پێی خۆش بێ هەردوو نەوەکە بۆیە نووسی ئەی چ جۆرە ئاڵتونێک مەرغوبە لە لای هاوڵاتیان واللهی ئەمڕۆ بەڕاستی حاڵی حاضر باشترین ئاڵتون و چاکترین ئاڵتون لە جۆر و لە کوالیتیا ئێمە هەر ئیماراتیەکە بەکارین کە پێڵەن ئاڵتونی دووبەی لیرەکەش نەفسیش لیرەکەش بە هەمان شێوە بۆ ئەم دەقەیە تەمان لیرە خۆی لیرە مێژوێکی زۆر جوانی هەیە مەسەن بۆ لیرە ئێستا ئەم لیری کە لەبەردەستی جەنابتانەیە ئەمە تەبع کراوە لە ئیمارات بەڵام لەم باشتر کوالیتی چاکتر و مەسەن لە عیارە یەک عیارە مەزبوطە هەر 22 بەڵام لەمە چاکتر کۆنی عوسمانیەکان بووە کە لە سەردەمی عوسمانەکانە تەبع کراوە ئەوە هەر ڕەونەقی خۆی هەیە لە یازار مەسەن بۆ لە بازاری ئێستاشمانە لە نرخیشە ئەمە لەگەڵ کۆنە عوسمانەکانە هەر فەرقیە لە کڕین و فرۆشتنیشە بەڕێزان ئەمەوێ زانیارێکی بە سوود بە ئێوەی خۆشەویست ببەخشم دەربارەی ئەم کە ئێمە کاتێک ئاڵین عیارە 24 یان عیارە 22 کە لە لیرەیە هەیە و عیارە 21 و عیارە 18 خۆشەویستان ئێمە ئەگەر سەیری عیارە 24 بکەین ئەبینین ڕێژەی ئاڵتونەکەی 999.9 واتە ئەگەر ئەمە بکرێ بە 1000 بەشەوە 999.9 ئاڵتونی سافیە کەواتە ئەمە ئەو مادە خامەی کە ئاڵتونی لێ پێکێنراوە لە 199.9 ئاڵتونی سافیە و ئەگەر لە لیرەیەکە ئێمە سەیریکەین کە ئەم لیرەیە ئەبینین عیارە 22 ڕێژەی ئاڵتونەکەی 916 یعنی ئەگەر ئێمە هینیکەین بە ڕێژەیە کەواتە لە 1.6 ئاڵتونە ئەگەر ئێمە ئەمە بەراوردکەین بە ڕێژەی عیارە 24ەکە ئەبینین ڕێژەیە کەمتر ئاڵتونی تێدا ئەو پێکهاتانەی تری کە ئەمێنێتەوە بۆ دروستکردنی ئاڵتونەکە بە دڵنیایەوە یا مسە یان زیوان هەندێ مادەی ترە ئەگەر لە عیارە 21 بڕوانین ڕێژەی ئاڵتونەکەی
875 واتە ئەگەر کراوێت بە 1000 بەشەوە 875 بەشی ئاڵتونی سافیە و ئەوەی کە ئەمێنێتەوە وە گوتمان مس و زیوە و لە عیارە هەژدەیە ئێمە ئەبینین ڕێژەکە بە دڵنیاییەوە کەمتر ئەبێتەوە کە ئەبینین 750 ئاڵتونی سافیە و ئەوەی کە ئەمێنێتە واتە ڕێژەی لە 175 ئاڵتونی سافیەواتە ئەمە ئەگەر عیارێکی هەژدە سیرکەین پێکهاتەی دروستبوونەکەی لە 175 ئاڵتونی سافیە و لە 125 ئەوەی کە ئەمێنێتەوە بریتە لە مادەی مس و مادەی زی و کۆمەڵک مادەی تر. کاک یوسف ئێوە بە ئەزمونێکی 65 ساڵە کە لەم بوارە ئیشەکەن کە لە باوکتەوە کار خەریکی ئەم ئیشە بوون چۆن هەڵسەنگاندن بۆ ئەم بارودۆخەی ئێستا ئەکەن ئایا لە ڕووی بازاڕەوە هیچ جیاوازیەک ئەبینن لە ئێستا وە لە پێشترا؟ باڵێ پرسیارێکی زۆر جوانە وڵی تەڵەن بەنسبەت ئەم بارودۆخەوانێ ئێمە من وەکو بەجێری تەمەنی خۆم بەڕاستی ئەم زروفەی کەیستا هەیە بۆ نمونە لە ڕووی تەعاملەوە بە ئاڵتونوانە نەمدیوە ئاوە بۆ شێوازە کزیە و لە حاجی باوکشم هەمان پرسیارم زەنابی کردووە توتی ئێمەش لە کۆنا بێبازاریەک هەبوانی کەس زەڕەنگە تووشی بۆ مەسەن کەمتر سەرفیات هەبووە بەس ئەڵێت ئەگەر بەراوردێکی بەم زروفە ئێستا قەت وەکویستانە بوو. ئەمە پرسیارە بکەم لێرەیە ئایا ئەو کەسانی کێن بۆ ئاڵتون کڕین بۆ نمونە کوڕ و کچێکی گەنجنیان زەواجەکەن زۆرترین تەڵەبێ زۆرترین داواکان لەسەر چ جۆرێکی ئاڵتون ئایا مۆدیل کۆنەکان یان مۆدیلی تازە؟ وڵی ئەوە شەر پەیوەستە تەڵان بە بارودۆخ و زروفانێ پێشەوەی کە مۆز ئەو بڵین بارودۆخە وای لێبێت و ئەم لایەنە ئابوووریە زیاتر سز بێت خەڵکێک مەسەن کەسانێک کچ و کوڕێکە مەسەن هاتن لێرە مەسەن 20 مسقال تا 50 مسقال تا 100 مسقالیش هەڵگیراوە ئاڵتون بەڵام ئێستا بۆ ئەم زروفە بەڕاستی ژنوژێنانەکە تەسیری زۆر کردو کەم بۆ توانێت زیاتر 5 مسقال تا 15 مسقالە ڕێژەی ئاڵتون هەڵگرتنەکە کە مەسەن کاچی زاوە بۆ بوچەی هەڵەگرێت 5 مسقال تا 15 مسقال ئیتر زۆر بە نادری 25 مسقال ئەگەر هەڵگیرێت بۆ ئەم دەقل زروفە بەڵام وەکو پرسیارەکەی تری زەنابیش مەسەن ئاڵتونەکان کامە زیاتر هەڵەگیرێ ئەمڕۆ زیاتر بەڕاستی کەوتۆتە سەر حەز و تەڵەب ئێستا مەسەن بۆ نمونە کەسێکەیە حەزەکە داوای پارچێکی کوردەواری کۆنەکە مەسەن بۆ ملە شیلانمان هەیە ملە گۆمان هەیە ملە گردانەمان هەیە پشتێن هەیە ئەو بابەتانە زۆر نازانکە مەجالێ لە دوایە بۆ چی بکەمانە زیاتر بە جۆرەی تەڵەبە ئەو کەسە حەزی لە چی بێکرێ بە زیاتر ئێستا ئەم خلیجەیەکە و پێشتر بەزنابتموت ئەوە هەڵەگیرێت لە دەمسقال مەسەن تاقمێکی سوک ئەمانەمی تاقمن تاقمێکی سوڵەگیرە 5 مسقال تا دەمسقال بێت یاخود زنجیر و مەدالیا و ملوانکە و ئەڵقە مسیلێت بۆی تەواوەکەی لیشەکە و پیرۆزی بێت. کاگونز ئەبینم لەم وەرشەی ئێوە کۆمەڵێک ئیش ئەکرێت بەڕێستان بە حکمیەوەی تەمەنێکە لەم بوارە ئیشەکەن ئەتوانی بۆمان باسکەیت گرنگترین ئەو ئیشانە گرنگترین ئەو گۆڕانکاریانەی کە بەسەر پێکهاتی ئاڵتونایەت لێرە ئێوە چ ئیشێکەکەن چ شتێک بەسەر ئاڵتونایەنن؟ بەڵێ پێش هەموو شتێک ئاڵتون مادەیەکی خامە تۆگەر توێ شتێک دروستکەی لەسەر تەڵەبی ئەو کەسەک چه عارێکیەیە ئەبێ جارێ پێکهاتەکەی بۆکەی بۆ عیارە ئەوش دەڕێ ئیزافەکردنی مادەی مزیان زیوتر بە جۆری ئەو سنعەتەی کە چۆن خۆش بێت بۆ ڕاکێشان و پیاکێشانەکە ئامادەیەکەین یەکەم جار بیدات ئاڵتونەکە کە دوایەکە ژیرایەوە بۆ ڕێژە بۆ عیرکەویستمان ئەتوێنرێتەوە لە ڕێی بۆتە و ئاگرەوە یان لە ڕێی فڕنی کارەباییەوە یا غازەوە ئیسا هەردووشی هەیە کە توانمانەوە داڕێژێ کە داڕێژرایەوە پێگاتەیەکی دەدروستە بێ بە شێوەی شیژ یان بە شێوەی تەخت دوایی ئەو شیشەیان تەختەکە گەر بۆ تەلێ بێ لە ڕێ ئەمەچینەوە بە دەرەکانی تەل ڕایەکێشی ئەبێ بە تەلتر بە چ قیاسەیە بتێ باری کوشت زۆر باریکتریکەیتەوە لە ڕێی ئامێرێک و پارچەی ئاسنەکە پێڵێن هەتیتە باریکتریەکەینەوە وەکو تەختیش کە بڵین شتێکمان بێت پام بێت بۆ نمونە بۆ دروستکردنی مەسەڵەن گۆیەک بۆ دروستکردنی پشتی تەپڵەچێک بۆ دروستکردنی قاعدەیەکی دوگمۆدۆڵاب یا شتێکی تر کە پێڵین تەخدێمەگو لە زمانی زەڕەنگەرێکی خۆمانە هەر بە مەشینێت ڕایژێشین بە دەرەی تەختەکە پانێگەینەوە وەکو بۆ نمونە ئەو پارچەی دەستی کاکە هەڵگورت ئەوەی ساد ئەو پارچەی دەستی کاکە هەڵگورت ئەمەدا ڕێژراوە ئێمە ئەیکەین بە تەخت بۆ نمونە ئەمانەیە بۆ پشتی دوگمۆدۆڵابێکی دەدروستکەین یان گوڵی پشتێنیشە دروستکەین دەم شوێدا ڕێژنی و دوای وردە لە ڕێ ئەم مەچینەیەوە لە دەرەین بە تەدریج نەگە یەکسەر بە تەدریج وردە و دابەزین تا ئەو سومکەی ئەو قیاسی کە ئەمانوێ یا ئەو پانی کە ئەمانەیە یا ئەو ئەستوری تەنشی کە ئەمانوێ ئاوادا ڕژرە و ڕاکێشێ
کاگیونس ئێمە لە نەزەریە خوێندمان کە ئاڵتون بەرگەی پیاکێشان و ڕاکێشانێکی لە ڕادە بە دەریهەیە لە عملیشە ئەم قسەیە تەواوی تاوکەری نەزەریە بەس نەزەریە لە ساسە تاوکەرێتی تەوانەوەش خیبرێ سا بۆ نمونە کاگە ئەوگر لەگەڵی گایە کە تازە فێر بێ فەرقیە بە سیفەتی ئەو کە مەسەن دەمێکی شەگەین لەوێکەوە لە باوکیشی وەستا بۆ لەگەڵ ئێماوانە ئەبێ بزانێ مەسەن چۆن ڕائێکێشەیان چۆن با بڵێن بیکا بۆ شتەیان چۆن بێتوێنێتەوە ئەوە دەورە بینی یەکەم شت ئەم ئاڵتونە ئەگەر توانای ڕاکێشان و پیاکێشانی زۆر نەبێت لە مادانێکی ناتوانین شتێکی دروستکەین جیاوازی ناکات بۆ نمونە ئەگەر ئاڵتونەکەت عیارە بۆ نمونە 24 بێ لەوانەیە توانای پیاکێشان ڕاکێشانێکی زۆر زیاتری هەبێت لەوەی بۆ نمونە لە خوار هەشدەوە بێت هەتا نسبەتی ئاڵتونی زیاتر بیا بڵێن عیارەکە بەرزتر بێ ڕاکێشان و تاقیکردنەکەی خۆشترە بۆ ئێمە نەرمتریت بۆ نمونە تا نزمینەوە بۆ عارنزمەکان کە عاری 12 سا بەکار نایە زۆر کەم ئەوە هەتاکو عیارەکەی نزم بێت تورترە بێ و ئاڵتونە یعنی توانای پیاکێشان و ڕاکێشانەکەی تۆزێ زەحمەتترە بێ علاکتر دەکا و ئاڵتونەکەش تورت دەبێ هەتا عاری بەرزتر بۆ ئێمە خۆشترە و باشترە بەدەستمانەوە کاگیونسە من ئەبینم ئەم پیاوە خەریکی توانەوەی ئاڵتونە ئەتوانی بەمان باسکەوە چ ئیشەکەکە ئێستا ئەم پیاوە ئێستا تەسلیحاتەکە لەگەڵ زایدەن دەستێکی لە بەردەسایە دەستی با بڵێن لیرەی پێڵێن دەسە لیرەی قۆردون دروستەکە لێرە چییە و مەسەن لە حیمکاریەکە ئیشەکانەکە پارچەکان لێ حیمەکە بە چییە و لە حیمەت چییە لە حیمەکار ئاڵتونە ئەژیرێتەوەوانێ با بڵێن لە ڕێگەی مادی ترەکە بۆی زافەکرێک و بۆ نمونە کانجۆم و ئەو شتانە تێگەڵەکرێ یارمەتی توانەوەیە ئەو تر بە جۆرەی لە حیمی ماینەکەش سەنعاتەکە گۆڕێ مەسەن تۆ خشتێکی عاری 20 بەدەسەوە بێ لە حیمەکەشی بەرزتر بێت لە خۆی عاری 20 بۆ گرینەوەوانێ لە سنعاتەکە عاری 18 بێت لە حیمی عاری 18 بۆ گریتەوە ئەوە بۆ شوێ ئێستا کاکە خەریکی لە حیمکردنە قوڵفەنێ لەو ئیتاری چارەکە لیرە و لەو ئیتاری لیرانە ئیکا بەدەستە لیرە و تاهە لە ئەمان کاتیشا زنجیر و شیشی لە بەردەسایە بۆ چاکردن لە بینە چاچەکە بۆ نمونە پشتێنە ئیسا ئیزافە ئاگرێ لیرەیەکی خێنە سەر هاتووە ئیزافەیەکەین لیرەیەکی بۆ زیاگەین درێژترەکەین ئاوا ئێمە باسی ئەو مۆکەی توانەوەی ئاڵتون تۆتێت بۆ نە کاتێک ئاڵتونێ پارچە ئاڵتونیە بۆ ئێوە ئەیکەن ئەیتوێنەوە بەم شێوی لەکەن بەڵێ ئەمەی زام شوێ حەزر کراوە بۆ بڵین تەخت شەرنیە بۆ ئەمە لە چی دروست کراوە معنی ئەمە چ شێوازێک بۆ کردوتانە بۆ ئەمە بە دوو شێوە کرێت ئەو ئاڵتونە خامی کەویستمان بەستم ئەوەیان ئایا ئەمە بازنێکە ئەڵلقەیەکە چییە تواوەتە ئەوەی لە دروست کراوە ئەمە پارچێکە من بە تواوەیە سادا ڕێژراوە لە ئاری 24 ژەکرێ لە ئاڵتونی کۆنی پێشتری ژەکرێ بۆ تێکەڵ ناکرێت بۆ ئاری 24 ئەگەر خام بێت ئەگەر ئاڵتونەکە خام بێت ئەوە بێن تێکەڵی بکەین بۆ نسبەتی ئاری کە ئەمانەیە بۆ نمونە 18 وتمان بە ئیزافی ئەوە مسریا زیوی تێکەین تا بۆ ئاری کەمانێ ئەنجا دایڕژی ئەمە دەرەچێ ئەگەر ئاڵتونەکە خۆی مەسەڵەن خام نەبێت مەسەن ئاڵتونی کۆنە تۆ خۆت ئاڵتون دێ کۆنە شکاوە ئاری 18 یا 20گەیەنی هەڵێ بۆم کەن بەسن ئای تازە هەر خۆی ئەتوێنینەوانێ هەر خۆی ئەتوێنینەوانێ و دوایەوەی کە مەسەڵەن پاکاریش لە کاتی توانەوە ئەکرێ بۆی ئەگەر خەڵتەیە شتێگە بێ لێ بگیرێ خۆی و عارە دەیاتەوە یەکسەر ئەو عارەی خۆی کە باڵین کۆنەکە چەند بۆ ئەوە توێنیتەوە بەکاری لە ڕێم جیهازەوە ئەمە ڕپێدەینی ڕاکێشان و مەجینی ڕاکێشانە بە توانەوە لە ڕێی بۆتە و فڕنەوە ئەکرێ کە ئەوە تا ئەگەر بیبینیت ئەمە با بڵێن کوورەیە بە غازی شەکات ئاڵتونەکەی تێگەینکەینە بۆتە و توێتوانێ بە دەرەجەی حراری خۆی بەرزە دوایی لە ڕێ ئەم داڕشتەیەوە دایە ڕژین بە تەلێ بێ یا بە تەختێ بێ خۆی خانەکانی جاکراوەتەوە کاگۆگرەوە ئێستا خەریکی چیتەوە ئەمە سنعاتی خۆمەکە لاگیرەیە زۆر مۆدیلی کۆنە و سەردەمی جوولەکەی ئێستا ئەمە تەواو بۆ و ئامادەیەکەینەوە بۆ ماڵەکە بەستمان شیلان و شتەکانی تەواو بە خۆی ئەوە کێشەی ئەمە چی بوو کە هات پێشی بێ بەلای تۆ ئەمە کێشەی ئەمە کێشەی نییە ئەمە خۆمان دروستمان کردووە خۆتان دروستان کردووە هەر لە مۆشێ خۆمان دروستیەکەین ئەو سنعاتانەی کە تەواو بێت لاکرا و زاخاوەگرێ هەنێ نەقێ مشتی وای هەیە دواتر ئەی بەسینەوە ئیترەوە شێوازی ئەخیری کە ئامادە ئەکرێ و تەواو حازرکرێ بۆ بەکارێنان ئەمە عیارە چەنێ ئەمە ئارە 20ەکە بەڵێ خۆشەویستان ئێمە پارچەیەک ئاڵتونی تەختمان هەبوو
کە ئەتوانین بڵێن تا ڕادەیەکی زۆر قەبارەکەی لە ڕووی درێژیەوە بچووک بوو بەڵام بە چەند سوڕانێکی ئەم جیهازە لەم پارچە ئاڵتونەیە بینیمان توانای ڕاکێشانێکی زۆر واتە لە ڕووی درێژیەوە زۆر زیادی کرد کە ئەمە چەندین جار ئەگەر بۆ نمونە ئەم جیهازە بەردەوام بێت لە ئیشکردن لەسەر ئەو پارچە ئاڵتونە بە دڵنیایی و ئەتوانێت توانای ڕاکێشان واتە لە توانایدا هەیە زیاد لە مەترێک ئەم پلێتە درێژ بکات. تایبەتمەندەکانی ئاڵتون ئێمە ئاڵتون ئەگەر بین فیزیکال پرۆپرتییان دۆزێک لە میکانیکل پرۆپرتی ئاڵتون باسکەین وتمان ڕەمزە کیمیایەکەی ئەیوە ملتین پوینتی پلی گەرمی توانەوەی ئاڵتون 1600 پلی سەدی تۆزێک زیاوکەم ئەکات بەپی ئەو ڕێژەی ئەو بابڵێن ئەو ئلیمنتانە ئەو کانزانیتر کە هەیە لە ناو ئاڵتونە وەکو کریستال ستراکچەر ئەمە هەموو کانزایە کە هەیە شێوە کریستاڵێکی هەیە ینی ئەو ئەتۆمانی کە مادەکەی دروست کردو بە شێوەیەک تەرتیب بوون بۆ ئاڵتون پێوترێت FCC ینی فەی سنتەر کیوبک ئەمە وای کردووە کە ئاڵتون کە باس بکرێت بڵێ the most malleable یان چی the most malleable ینی توانای پێکەشانی زۆری هەیە ینی ئێستا ئەگەمە 1 گرام ئاڵتونمان هەبێت ئەتوانین ئەوەنە بە پیاکەشان پانیکەینەوە شیتێکی مەتر بە مەترمان دەستکەوێت 1 گرام بۆ شیتێکی مەتر بە مەتر ئەنی ئەمە بەجددی زۆر توانایەکی باڵێن مالێبڵەتیە کە ئاڵتون هەیەی مادەنەکانی تر نییانە کانزەکانی تر ئەو شتیان نییە یان ئەتوانرێت تەنک بکرێتەوە بۆ سومکی پوینت $1.2 کە ئەمە لەواچ هەنێجار بەچاو نەبێنرێت باشە لە پرۆپرتەکانی تری ئاڵتون ئەوەیە کە سۆفتە بەراورد بە کانزەکانی تر ئەوەیە نەرمە بەڵێ کێشی سوگ نییە کێشی بەعکسەوە کێشی ئاڵتون زۆرە لە بڕی چڕەکەی زۆرە چڕی ئاڵتون 19.3 گرام پێر سانتیمتر بەهۆی ئەو چڕێەوەی ئاوا کشێت کشانیەکەی علاقی هەیە بە شێوازی ترتیبوونی ئەتۆمەکان کەوتمان کریستال ستراکچەرەکەیەتی ببوورە لاواچی زۆرێک لە بینەران ینی لەم بابەتانە زۆر باش حاڵی نەبن چکە بابەتێکی علمی بەحتە ینی زۆر زانستی ئەم شتانە خوێندکاران ئەوانەی کە لە بەشی متالۆجی و لە بەشی کانزەکانە ئەیخوێنن لە زانکۆکان ئەوان لاواچی زیاتر ئەم بابەتە حاڵی بن چییە بەڵام پێکهاتەکەی ئاڵتون وای کردووە کە سۆفت بێت کە مالیەبڵ بێت چڕی ئاڵتون علاقی هەیە بە ئەتۆمیک نمبەر و ئەتۆمیک گوێیتەوە ئەتۆمیک نمبەرەکەی 79 ئەتۆمیک گوێیتەکەی بەڵێن 1970 وتمان 19.3 چڕی ئاڵتونە ینی 3 جار لە ئاسن تقریبان چڕی زیاترە باشە ئەگەر ئێمە 1 متر سێجا با بڵێن ئاسنمان هەبێ 1 متر سێجا گۆڵدمان هەبێت گۆڵەکەیان ئاڵتونەکە سێقات لە ئاسنەکە چیترە وەزنی زیاترە ئەوکو پرۆپرتەکانی تر کە زۆر پێی مەشهور و وای لێ کردووە کە بڵێن زاناکان کە لە بواری میتالۆرجی و زانستی کانزەکانە ئیشەکان پۆڵێنیکن لە مجموعەیەک کانزایە کە پێیان ئەوترێت نۆبل مێتاڵز یان پریشەس مێتاڵ نۆبل مێتاڵ ئەو مێتاڵانەیان ئەو کانزانی کە زۆر بە قیمەتن کە زۆر ئەمێنەوە پۆلێن کە کراوە لە گێنەر یان نیمچە گێنەر یان نانە گێنەرێکی تەواوە زۆر گێنەرێکی باشە پۆڵێنەکە کە کراوە لە بواری پرۆپرتەکەەوە لە بواری خاصیت و سیفاتەکە وەرگیراوە بۆ خرا ناو پریشەز مێتاڵ کامانن نمونە پلاتینیۆمە سلڤەرە گۆڵدە ینی ئەمانن کە زۆر درن تووشی داخوران ئەبن گۆڵدێکێکە لەوانە ینی کاتێکی زۆری ئەوێت تا ئۆکساید دروستە بێت یان کۆڕۆژن دروستە بێت لە گۆڵدا و تەمەەن داخوران چییە فەوتانی مادەنەکەیە فەوتانی کانزاکەیە ئەمە سافراتەوە باسی ئەوەت کرد کە لە بواری ئەلیکترۆنیاتە بەکارێنرێت لە بواری تریشا بەکارێنرێت ئەندستری بواری پیشەسازی ئاڵتون تایبەت نەکراوە بە ئەلکترۆنیات بەشی زۆرینەیە ینی مەجار نییە ئاڵتون تیا بەکار نەهێنرێت مەجال نییە ئاڵتون تیا بەکار نهێنرێت لە مەجای پزیشکی ئاڵتون بەکارهێنرێت لە مەجای باڵێن سناعەیە بەکارهێنرێت لە مەجای سپیس فۆبایە بەکارهێنرێت ینی مەجاڵەکانی بەکارهێنانی ئاڵتون زۆرە بزوک و ڕێژە زۆرینەکە زیاتر بابەتی ئەلکترۆنی گرتوتەوە کە مۆبایل و کۆمپیوتەر و ئەم بابەتانێ بەدیلی ئاڵتون چی ینی بۆ نمونە چ شتێک چ معدەنێکی تر لە جیاتی ئاڵتون بەکارهێنرێت بۆ لە حاڵەتی نەبوونی ئاڵتونە واللهی و جێگرەوەیەکی هەیە ئەم ئەو معدەنانی کە باسمان کرد سیلڤەریش لە پرۆپرتیا لە خاصیت و سفاتان نزیکە لە ئاڵتونەوە بەڵام وەکو کەفائی ئاڵتونی نییە
اونجا ئاڵتون شتێک نییە بڵێن تەواو کۆتاییەت ساڵانە تقریبا 15,000 تانە نسبەیەکی زۆرە وەکو ڕقم بوورە لەواچی غڵەت بم تاکید نیم لە ڕقەمەکە بەس ڕێژێکی زۆر ساڵانە ئاڵتون دەرئەهێنرێت لە کانەکان ئینتاجەکرێت سۆرسی ئاڵتون سەرچاوی ئاڵتون زەوی خۆی نییە وەکو زۆرێک لە کانزاکانی تر بیدایەت یعنی لە کاتی ئەم بیگ بانگ نەڤەری بیگ بانگ کە هەموو کەون کوتلێک بۆ ئینفجاری کردو ئەم شتانە یان ئەو ئەستێرە زەبەلاحانی کە هەیە لە ئاسمانەکان کە نوع ئینفجارێکیان هەیە زۆر زەخمە پێوتە سوپەرنۆڤا تایەتی ئاڵتون لەوێ دروستە بێت نەتیجەی ئیندیباجی نەوەوی کە سوپەرنۆڤا ڕوایات بەشێک لەو ئاڵتونەوێت بۆ مەجەڕەی شەمسی و بەرزەوی ئەکەوێت بەڵام زانەکان بۆ تەفسیرەکان ئەڵێن زۆرینەی ڕێژەی ئاڵتون لە ژێر زەویە هەیە هۆکارەکە شێگەڕێتەوە بۆی کە چەند ئینفجارێک چەند سوپەرنۆڤایەک ڕوویاوە یان چەرمە لێکەوتنی ئەستێرەیەک بوو کە بۆتە هۆی ئەو ئینفجار و تەقینەوە و پارچە پڕچەبوونی ئاڵتونە کاتێک گەیشتە زەوی ئێشتا لە دروستبوو نابووە من ئەمە لێرە پرسیارێک دروستە بێ لێرە سە هەندێک وڵات وەکوە سعودی وەکو ئەفریقا ئەمانە وڵاتێکن کە بەڕاستی بە ئاڵتون بەناوبانگن یعنی ئەگەڕێتەوە بۆ ئەو ئینفجارە یان چه هۆکارێک زیاتر ئەفریقایە من وەکو کە باسکراوە لە سەرچاوەکانە کە ڕێژێکی زۆر ئاڵتون تایە ئینتاجێکە ساڵانە و کانی بابڵێن ئاڵتونی زۆر تایە ئاڵتون وەکو باسم کرد ئەم ئینفجاراتانە هەر بەردەوامن بەڵام کەمتر زۆر لەوەی بیدایەت کاتێک ئینفجارە گەورەکان یان ڕێژ زۆرەکەی ئاڵتون دابەزیوەیان کەوتۆتە خوارەوە بۆ سەر زەوی لە حاڵەتێکی وایە بۆ کە چڕی ئاڵتون زۆر بوو ینی وەکو وەزن زیاتر بۆ زیاتر چۆتە ناخی زەویەوە بەڵام لا زال ئێستا شەر ئەو شتانە ئەبێت لە شەوەی خۆڵ شەوی باران شانە دابەزێت بۆ زەوی وەکو کانەکان لەواچێ بەشێک لەو کانانی کە لە ئەفریقا هەیە نزیکتر لەسەر باڵێن لە سەحی زەویەوە لە سەر زەویەوە ئەنی طبیعەتی وڵات و شوێنەکە وای کردی بێت کە لەوێ زیاتر دەرکەوێت و نزیک بوو بێتەوە لە سەرزەوی خۆشەویستان ئێمە ئەمڕۆ لە شاری سلێمانی سەردانی یەکێک لەو معمەلانەمان کردووە کە لەم شوێنەدا بازن دروست دەکرێت کاک سەرکەوت من ئەمە بپرسم ئێوە گرنگترین ئەوە هەنگاوانی کە ڕەچاویەکەن لە دروستکردنی تاکێک بازنە ئێوە سەرەتا چی ئەەکەن؟ سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەین بۆ ئەم دیدارە ئێمە زۆر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ ئێوە سەرداتان کردوین بەڕاستی ئێمە ئیشەکەمان لە 2011 ئێمە کارگەیەکی بازنمانداناوە لە سلێمانی بە شاهیدی زەڕەنگەرەکان ئەتوان خۆشتان پرسیارکەن کە ئێمە کوالیتیمان ناتوانین بڵێن لە ساسەوەکو کوالیتی خارجی بەڵام لە سانەوە پێنج گەیشتوێنە لە سانەوە پێنج کوالیتی خارجی لەبەر هەنێ هۆ ئەو پێنج دەرەجەشمان ماوە ئەویش پەیوەندی بە وەزنی ئەو بازنانەوەیە کە ئێمە دروستیەکەن چکە لێرە داوای وەزنی سوکمان لەکرێت سەرەتا ئێمە ئیشەکانمان یەکەم شت ئیشی سەرەکیمان ئەو ئاڵتونەی کە وەریەگرین پێش هەموو شتێک ئێمە بە جیهازی لێزەر فەحسیەکەین ئەم جیهازە پێشکەوتوترین جیهازە کە ئێستا بۆ فەحسی و تاقیکردنەوەی ئاڵتون بەکارێت ئەمە ڕێژەی ئەو ئاڵتونەی کە وەریەگرین بۆ نمونە ئەم تاکە بازنە کۆنە شکاوە ئەیخینە سەر چاوی لێزەرەکە ئەم چاوی لێزەرەکە ئێمە لێرە ئیشی پێەکەین بۆمان ئەخوێنێتەوە ڕێژەی ئاڵتونەکە لە 100 چەندێکە لەم شاشەیەوە کە لێرە دەرەکەوێ ئەمە توانین ڕەبتیکەین لەگەڵ کۆمپیوتەرە بەڵام ئێستا ئێمە کۆمپیوتەرەکە ئامادە نییە دەبەرهین لێرە نسبەتی ئاڵتونەکەمان پێ ئەڵێ کە ئەم نسبەتە لە 100 بەسەن ئاڵتونەکە مەزبوطە یا خود مەزبوط نییە بەڵێ ڕێژەم ئاڵتونە عیاری 20ەکە ئێمە کە لێرە پێمان فاس کردووە ڕێژەی ئاڵتونەکە عیاری 20ەکە لێرە لەم شاشەیە پیشانمانەدا عیاری 21 مەسەلەن ڕێژەی ئاڵتونەکەیە و لە هەمان کاتا پێمانەڵێ نسبەتی چەندێک زیوی تایە لە شاشەکە پێمانەڵێ ئەیو هەو کێشە کیمیاویەکەی ئاڵتون پێوترێک کورتکراوی کیمیاویەکەی پێوترێ ئەیو 87.33 مانایم ئاڵتونە نسبەتی عیاری 21کە ڕێژەی غێری ئاڵتونەکە نسبەتی 0.54 زیوی تایە لە دوای ئەوە باقی پێکاتەکەی 12.12 پێکاتوە لە مسکە بۆ تەواوکردنی ئاڵتونەکەیە. خۆشەویستان کەمێک لەمە و پێشباسی ئەوەمان کرد کە ئەگەر عیارە 21 بێت
ئێمە بەچی ئازاین عیارە 21 ڕقەمێک هەیە کە لەسەری نووسراوە 875 واتە ڕێژەی ئاڵتونی سافی لەو تاکە بازنەیان لەو خشڵەیە ڕێژەی سافی ئاڵتونەکەی لە 1970 ئێستا پاش ئەوەی ئێمە تەنیاوە نەزەریەک بوو باسمان کرد بەڵام ئێمە ئێستا کە هاتین بۆ لای کاکسەرکەوت و لە معمەلەکەی ئێوە لە معمەلەکەی ئەوە بە عملی کردمان ئەبینی ڕێژەی ئاڵتونەکەی لە 1970.33 کەواتە ئەمە ئەکسەر ڕاستەوخۆڵمان دەرەکەوێت ئەو تاکە بازنە عارە 21ەوە ڕێژەی زیوەکەی لە 0.54ەوە ڕێژەی مسەکەی لە 112 کەواتە ئێمە ئەومان بۆ دەرەکەوێت ئەو تاکە بازنە عیارە 21. ئەم جیهازە غێری ئاڵتون 22 جۆر معدنی تر لە ناو هەر پارچەیە کە پێی فەحسەکەی 22 جۆر معدن ڕێژەی ئەو معدنانە تااتێ بە شێوەیەکی دیاریکرا و بە نسبەت ینی ئەمە جیهازێکی پێشکەوتوی ئەمریکیە کە کوالیتی کۆنتترۆلی سلێمانی ئێستا سەیتەرێنەوەی ئەم جیهازیان هەیە و ئێمەش ئەوەمان هەیە لە سلێمانی کە کار بەم جیهازەکەین پێش هەموو شتێک ئێمە پێش ئەوەی ئاڵتون بتوێنینەوە هەموو ئاڵتونەکان پشکنینی بۆ ئەکرێ خەلیجی بێت ئێرانی بێ عراقی بێ هەرچی پێش هەموو شتێک ئێمە لێرە بەم جیهازە هەموو ئاڵتونەکان پشکنینی بۆ ئەەکەین کە دڵنیا بووین لە چاکی و لە پاکی ئاڵتونەکە ئەنجا ئێمە مەرحەلەی دوای ئەوە دەست پێکات کە ئامادەیەکەین بۆ تواننەوە و ئەی توێنینەوە دوای ئەبێت بم شیشەی کە ئێستا لە بەردەستانە ئەم شیشە ئاڵتونە ئەمە شیشی ئاڵتونە بەڵێ ئاڵتونە تواوەکە ئێمە لە بەکوورە ئەی توێنینەوە و بەکوورەکە کە توانمانەوە لە ڕێژەی تایبەتی هەیە دای ڕێژین ئەم شیشە ئاڵتونی لێ دروستە بێ ئەم شیشە ئێستا نسبەتی عیارەکەی بۆ بوون ئەمە عیاری هەژدێ ئیمڕۆ ئیشی هەژدەمان لەسەرە ئەمە عیاری هەژدەیە ئێمە ئەم شیشە ئاڵتونەمان ئامادەیە ئەیکەین بە سەنعەت و ئەیکەین بە بازن ئامادەیە بۆ کارکردن لەسەری پاشەوەی کاڵتونەکەمان توانەوە ئامادەمان کرد بە شێوەی ئەم شیشە ئێمە لێرە بەم جیهاز ئەمە جیهازی ڕاکێشانی ئاڵتونی پێوترێ بەم جیهازە ڕایکێشین بۆ ئەوەی کە ئەو بازنانەی کە ئەمانەوەی لی دروست بکەین هەر بازنێک و نسبەتێکی تایبەتی ئەمانە دەری ڕاکێشانە بەسەن دەری ڕاکێشانی هەیە هەر بازنێک و هەر پانیەک نسبەتێک ڕاکێشانی خۆی هەیە مەسەن لە چەند دەری بین بەپێی ئەو بازنەی کە ئەمانەوەی ئامادەیەکەین و لێرە ڕایکێشین ئێسش بۆ بینینی کردارەکە بە عملیە توان سەیری ئەم نمایشە بکەن ئەمە وتت عیارە هەژدەیە عیاری هەژدەیە ئەمە ئێمە ئەمڕۆ ئیشی عیاری هەژدەمان لەسەرە جیاوازی هەیە لە ڕاکێشانەکان لە عیارەکانە لە ڕاکێشانە جیاوازی نییە بەڵام لە ڕۆیشتنی ئەم لە ڕاکێشانە مەسەن 2 دەر 3 دەر ئەڕۆی دوای ئەوە جارێک گەرمەکرێ ئاڵتونەکە گەرمەکرێ بۆی نەرمیەکەی لەدەست کەمتر بێت ئەو فڕۆسەی بۆکەی نانە هەر عیارێک بێت هەر عیارێک بێت هەموو عیارەکان دوای ڕاکێشان کە لە 3 دەر تێپەڕیت لە دەری سێمە دوایی گەرمکردنێکی بۆ ئەکرێ بۆی ئامادە نەرمی ئاڵتونەکە لە دەستنەیە باری نەرمی بۆ بگەڕێنەوە کە نەرم بێتەوە ئاڵتونەکە و بۆ چەند دەری ترمانەوێت لەگەڵی بڕۆین ڕای بکێشین ئەمە تا چەنە ئەو درێژیە زیاکرێ ئەو درێژیە بە پێی پێویستی بازنەکە ئێزانێ ئێمە ئەو بازن چەندێک بێ پاری تا باریکیەکەی زۆرتر بێت بازنەکە زیاتر ئێمە دەرەکان ئەڕۆین چەند دەریش زیاتر بڕۆی زیاتر درێژە بێت ئاڵتونەکە لێرە ئەو شیشەی کەوتمان ئێمە ڕایەکێشین پاشان دوایی ئامادەکرێت بۆ ئەم بەم شێوەیە ئامادەکرێت بۆ تاکێک بازن ئەمە ئیبینیت کە لێرە بەشی تاکێک بازنە ئێمە کەڕامان کێشاوە سمکەکەی ئەو سمکی داواکراوە و ئەستوریەکەی لەبەر وەزنەکەی ئێمە تەحاکوم بە وەزنەکەی یەکەین
دوای لە ژووری تایبەتی تەحکم بە وەزنەکەی ئەکرێ ئێمە کە بەم شێوە ئامادەمان کرد ئامادەیە بۆ لە حیمەکرێت ئەدرێ لە قاڵبی تایبەتی ئێستا ئەگەر حەزیشکە نەتوانین بۆتان لە حیم بکەین و بۆی کە بدرێت لە قاڵبی تایبەتی دوای کە لە قاڵبی تایبەتی درا بەم جیهازەمە جیازی پرێسی پێڵێن لە قاڵبی تایبەتی درێ بە پێی ئەو قیاسی کە داوا کراوە لێمان بەم شێوەیە چەکشی لێ ئەدرێ بۆ ئەوەی کە شوێنی لە حیمەکە جوان پان بێتەوە دیار نەبێ و قایمتر بێ بۆ لە قاڵ بدان ئێستش بەم شێوەیە ئەمە پرێسی تایبەتیە کەسێ کە لە پرێسی ئەدەین بە شێوەیەکی هین بەم شێوەیە بازنەکە لە خوار و خێچیەکەی ڕزگارێ بێ و بازنەکە ڕاست ئەبێتەوە ئەبێت بەم بازنە ئامادەکراوە ئێستا ئەم بازنەمان ئامادەیە بۆ ئەوەی کە بچێتە ژووری تەراش نەخشی لەسەر دابنرێ بە پێی ئەو نەخش و داواکاریانەی کە لێمان نەکرێت خۆشەویستان ئەم ژوورەی کە ئەیبینن ژووری نەخشدانان لەسەر بازن و لێرە لەم ژوورە مەکینەی تایبەتی جیازەکانمان تایبەتین بەوەی کە ئەو نەخشانەی کە پێویستمانە بە کۆمپیوتەر لەسەر بازن دایبنێن هەنێک جیازیشمان هەیە بە دەستی نەخشەکان هەند بازێک نەخش پێویستە هەر بەدەست دایبنین بەو جیهازە دەستیانە ئەم ژوورە ئەزل کراوە لەگەڵ دەرەوە وەکو ئەیبینن کە لێرە ئەم پارچە پلێتەوەین بۆ ئەوەی کە ئەم ژوورە تەپ و تۆزەکەش لەو ژوورەیە ئاڵتونە بڕادەی ئاڵتونە لێرە بە دڵنیاییەوە بەڵێ کاتێک تۆ نەخشێک لەسەر ئاڵتونێک دروستەکەی بە دڵنیایە بۆ نەوردە وردە ئاڵتونێکی زۆر بەڵێ ئێمە ئەو وردە ئاڵتونەی کە ئەکەوێ لەوێ ئەبێ ئێمە پاش تەواوبوونی کارەکانمان هەموو ڕۆژێک ئێمە ئەو وردە ئاڵتونە بەهۆی سۆندەی هەوامان هەیە و بەینە فڵچەی تایبەتیمانەیە ئەم وردە ئاڵتونە بێ ڕۆژانە ئێمە کۆی بکەینەوە و جارێکی تر بۆ ئامادەی بکەینەوە بۆ تواننەوە و بیتوێنینەوە بۆ جارێکی تر و ئەو ژوورەش نانی تایبەتی خۆی هەیە لێرە کە چینە ئەو ژوورە هەر کرێکارێک ئەچێت یا هەر کەسێک میوانێک هەر کەسێک ئەچێت ئەو ژوورە ئەبێ ئەو نعلە تایبەتیانە لێ پێکا پێڵاوی ئەم دی و نەچێتە ئەو دی و لەبەرەوەی ئەو نالانە بڕادەی ئاڵتونی پێوە بۆی نێتە دەرەوە ئەم جیازە جیازی CNC پێوترێت ئەوە عیارە هەژدەیە چونکە ڕێژەی ڕەشیەکەی زۆر ببینیمان نه ئەوە ئەو ڕەشیە پەیوەندی بە گردێدانەوە هەموو عیارەکان بەو شێوەیە ڕەشەوێتەوە عیارە 24یش دوای ئەبێ ئێمە ئایاری 24 ناکرێ بە بازن ئایاری 21 هەژدە 21 و بەرەو خواردن ئەو بازنانەی کە دروستەکری هەمووی ڕەشەبێتەوە دوایی بە تێزا پاکەکەینەوە کە پاکمان کردەوە ئامادە بێ بۆ ئەم جیهازە بۆ نمونە ئەمە جیازی CNCە یەکێکە لە پێشکەوتووترین جیهازەکان کە نەخشی بازن بە کۆمپیوتەر و لەسەر شاشەکەی و لێرە دائەبەزێنرێ ئەستش ئەتوانن بە عەمەلی کردارەکە ببینن حاڵەتی جاری یەکەم ئێمە ئەرزی بازنەکە لێ ئەدەین طبعا تۆ بەپێ ئەم سکرین بەپێ ئەم شاشێت تۆ نەخشی ئەو بازنەی کە ئەتەوێت لێرە دیاری کراوە دوایەوە هینیەکەی بۆ سەر پێشکی بێ ئێمە ئەرزی بازنەکە ئامادە بکەین لی بدەین بۆ ئەوەی کە دوای ئەوە چ نەخشێک لەسەری داوەزێنین ئێستا بۆ نمونە ئەوەی کە ئەیبینن ئەرزی پێی ئەوترێ هیلالی کە تا چەنە ئەم جیهازە دقیقە ئەم جیازە نسبەتی دقەی لە ساڵ 95 بەرەو سەرترە بە شەرتێک ئەو بازنەی کە دروستەکرێت ئەو بازنە بە شێوەیەکی ڕاست دروست کرابێ ئامادە کرابێ ئەستوریەکەی هەمووی یەک قیاس بێ ئەم جیازە دقەتی لە 95 بۆ لە 100 ئەمە ئۆتۆماتیکە بەڵێ ئۆتۆماتیکە ئەوە بینین کە ئەرزەکەی لێدا و یعنی بە چەند سانیەک ئەرزەکە تەواوە بێت هەر دوای ئەو ئامادە بێ بۆ نەخشە ئێستا دوای دوایەوە نەخشەکەی لێبێت ئەوەی کە ئەیبینن ئێستاوە ئەرزیەکەی لێ ئەدرێ ئامادە ئەکرێ ئەرزیەکەی کە ئامادە ئەکرێ بۆ ئەو نەخشەی
بەڵێ دوایەوەی ئەو نەخشەی کە ئەمانەیە لەسەری لە شاشەکەەوە توانین هەڵبژێرین هەنێ نەخشیشەیە ئەم جیهازانەمان هەیە ئەمانە نیوە ئۆتۆماتیکیە دەست و کۆمپیوتەر دەوریتیابینێ توانین هەنێ نەخشەیە پێویستەکە بەم جیهازان لێبێن هەنێ نەخشەیە تایبەتی لەسەرەوەێت ئێمە لێرە ئەمە هەمووی نەخشی تایبەتیە کە هەڵێبژێرین ئێستا نەخشێک هەڵەبژێرین کە لەسەر ئەو بازنە دایێنین ئەو نەخشەی کە دایێنین ئەم دەمانەی کە بینین لەسەر ئەم جیهازە هەر دەمێک و قەڵەمێکی تایبەتی پێوترێ قەڵام بەڵام لە ئەڵماس دروست کراوە کە ئەم شێوەیەیە ئەم قەڵەمە تایبەتیانە ئەمانە ئێمە لە وڵاتی ئیمارات و لە وڵاتی تورکیا و لە وڵاتی ئێرانەوە بمانێ ئەمانە تایبەتیە هەر قەڵەمێک لەمانە تایبەتیە بە نەخشێک و لە دەمێکی ئەمە نوکەکەی ئەڵماسە ئەم نوکەی ئەڵماسە لە ئەڵماس دروست کراوە ئەڵماسی تایبەتی ئەڵبەتەوە ئەڵماسە نەکە بۆ زیینە بەکارێت ئەڵماسی تایبەتیە کە بۆ ئیشی بۆ ئەوەی کە دیقەت و جوانی نەخشەکەی پارێزێ ئینا بە معدنیش ئێستا بۆ نمونە هەمانە ئاسنە بەڵام دیقەت و جوانیەکەی وەکو ئەوە نییە کە بە ئەڵماس بێ لەبەرەوەی ئەبێ بە ئەڵماس ئەو نوکە دروست کرابێت. سەرەتای هەموو نەخشێک کە داێنین کەمێک تەنزیمکردنی ئەوێت کە ئامادە بوو ئەو یەکەم تاکەی کە لێ ئەدێت نەخشەکە تەنزیمکردنەکەی ئامادە بوو بۆ ئەوانی تریش هەمان بە هەمان ڕێژکە ئاسانترە و ئیشەکە ئاسانترە ڕوات دەسەری. بۆ نمونە ئەمە یەکێک بوو لەو نەخشانەی کە لەسەر بازنەکە داماننا ئامادەیە بڵین ئەو نەخشەیتر نەخشێکی سادەیە بۆ نمونە بەس ئێمە وەکو تاقیکردنەوە و ئەوەی کە پیشانتان بین کە چۆنی ئەم نەخشانەدا ئابەنزێنێ ئەمە یەکێک لە نەخشەکان ئەم جیهازی ئێمە زیاتر لە چەند سەد نەخشێکی تایە مەسەرەن ئەگەر ئەوەش نەبێ بەپێی ئەو کەسەی کە داوایەکە غەیری ئەوەش ئێمە هەندێک جار نەخشمان لێ داواکەن لە جیهازەکانیە ئێمە ستافی تایبەتیمان هەیە و ئامادەیە مەسەرەن ئەو نەخشە بە شێوەی ئۆتۆکاد لەسەر لەناو کۆمپیوتەرە ئەیکێشێ دوای داخلی جیهازەکە یەکەین و دایە بەزین لەسەر ئەو وازنەی کە ئەو داوایەکە پاش ئەم مەرحەلەیە مەرحەلەی تۆڕنەمان هەیە بۆ ئەوەی ئەم بازنە وەکو ئەیبینین دەرەوەی نەخشەکەی ئامادەی و جوانە بەڵام ناوەی ئاوێنەی نییە ئەبێ ئەم ناوەشی ئاوێنە بکرێ بۆ ئەوەی کە لە زاخاوە نەخشێکی جوان و ڕێکپێک با بەدەستەوە ئەم جیازەمان هەیە جیازی تۆڕنە ئەمە بەدەستی ئەکرێت جیازی تۆڕنە ئێستا جیازی پێشکەوتوتریش هەیە هەڵبەتە بە ئۆتۆماتیکی تۆڕنە ئەکات بەڵام ئێمە جارێ هەر ئەم جیازەمان هەیە ڕاستیەکەی لەبەرم زروفە اقتصادیە کە هەیە نەمانتوانیوە هەنێ جیازی پێشکەوتوتر ئەویش لە بەرداممانە هەیە ئیشەڵا کە ئەوانیش بتوانین بیخینە بەرنامەوە ئیشان پێ بکەین ئێستش خۆشەویستانەی بینن کە ئەم بازنە چۆن ناوەکەشی ئاوێنە ئەکرێ و بۆ ئامادەکرێ بۆ ئەوەی بۆ زاخاو دوای ئەمە هەنگاوی زاخاوکردنمان هەیە وەکو ئەیبینن لێرە بڕادەیەکی زۆر ئەوانە هەمووی بڕادەی ئاڵتونە بڵێن لی ئەکاتەوە بۆی کە ئاوێنەی بکات ناوەکەی ئەو ئاڵتونە ئەبێ ئێمە هەموو ڕۆژێک پاش تەواوبوونی کارەکانمان ئەم ئاڵتونە وردەی کە هەڵەوەرێت لەوینە کۆی بکەینەوە و بەم شێوەیە ئامادە بێت دوایی کە کۆمان کردەوە وەکو ئەمەی بینن ئێسامە ئاڵتونی یاری هەژدەیە کە لەو تۆڕنەیە مەسەرەن لێکراوەتەوە ئەمە بینیتان بازنەکە ئێستا ناوی ئاوێنە کراوە دەریشی نەخشەکەی لێدراوە ئەم بازنەیە ئێستا ئامادەیە بۆ زاخاوکردن ئەم ئاڵتونەش دووبارە ئێمە ئەبێ ئامادەی بکەینەوە جارێکی تر پاک بکرێتەوە ئامادەی بکەینەوە بۆ تواننەوە بۆ جارێکی تر بۆ بەکارهێنانەوەی آخر مەرحەلەی دروستکردنی بازن لێرە زاخاوی پێڵێن مەرحەلەی زاخاویەکەین ئێمە ئەمە ئەسید سولفۆریکی پێوترێ سولفۆریک ئەسید بە هاوکێشی کیمیاکەی ئێمە ئەو مادەیە بەکارهێنین بۆ زاخاوکردنەوەی ئاڵتون
بەو شێوەیە کە زاخاویەکەین ئێمە ئەمە دووکەڵێکی با یەک معلومات هەیە کە هەموو کەس بیزانێ ئەم ئەسی سولفۆریکە و یاخود هەر زاخاوێکی تر یاخود ئەو تەسفیانەی کە ئەکرێت لە ناو شارە نسبەتێک دووکەڵ دەرەکە ئەو دووکەڵێکی ترسناکە بەڕاستی دووکەڵێکی کوشندەیە ئێمە ئەم جیهازەمان هەیە لێرە کە تایبەتی ئێمە بەس ئێمە تا ئێستا هێناومانە ئەم جیهازە کاری ئەوە ئەکات ئەو دووکەڵی کە تایبەتی لێرە دەرئەچێ بە مەرحەلەیەکی پاکردنەوە ئەڕوا لەناو ئەم جیهازە بە سێ مەرحەلە وەکو حاڵەتی چۆن بڵێن نێرگەلە لەناو ئاوا دووکەڵەکە حرەکەیەکەکە لەناو ئەم جیهازەیە بە سێ مەرحەلە پاکەکرێتەوە لێرەوە هەوای پاکێتە دەرەوە بەبێ ئەوەی کە تەسیر لەسەر هیچ کرێکارێک دابنێت ئەمە یەکێکە لە پێشکەوتوترین جیهازەکان بۆ تەسفیەکردنی دووکەڵ هیوامان وایە کە هەموو تەسفیەچیەکان هەموو ئەوانەی کە کارگا و ئیشی زێڕەنگەریەکەن ئەو دووکەڵە پیسە نەکرێ بەسەر هاوڵاتیانە بۆ ئەوەی کە زیان بە هەم بە کرێکارەکانی خۆیان هەم بە هاوڵاتیانیش نەگەن. کاک سەرکەوتن لە کۆتا پرسیاری ئەم بەرنامەیە ئەو پرسیارە لە جەنابت بکەم کاتێک کە ئێمە ئەڵێین مسقالێک ئاڵتون بە 240,000 پاشان ئەوان حەقدەست 30,000 ئەو 30,000 ئەم هەنگاوانە بکەیمە باسمان کرد بڵێ ئێمە حەزەکەم یەک ڕوونکردنەوە بۆ هاوڵاتیان بدەم ئەو نرخانەی کە لە شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە دەرئەچێت یاخود لە رادیۆکانەوە بڵاو ئەکرێتەوە ئەڵێ نرخی مسقالێک زێڕی ئەمڕۆ بە مسقالێک زێر بە 190,000 بۆ نمونە عیاری هەژدە ئەڵێ بە 190,000 ئەم زێڕە شکاوەی کە ئێمە وەری ئەگرین ئەم زێڕەیە مسقاڵی بە 190,000 ئەو زێڕە شکاوەی کە ئێمە ئەیکڕینەوە دوکاندارەکان ئەیکردنەوە بە مسقاڵی بە 190,000 ئەیکردنەوە کە ئەوترێت دوایی هاوڵاتیانیان ئەڵێ باشە ئێوە نووسیتانە 190,000 بۆچی نووسی ئێستا دوایی 220,000 یا 30,000 بۆ ئێمە حسابەکەن ئەو 20,000 یا 30,000 کە ئێمە حسابەکەین ئەم زێڕە شکاوەمان توانێتەوە بە مەرحەلانی کە بینیتان هەمووی بە مەرحەلانە تێپەڕیوە ئەم بازنە تازەی لێ دەرچووە ئێمە کرێی ئەم 20 بۆ 30,000 کرێی دروست تواننەوە و ئامادەکردنی ئەو بە ئاڵتونەیە ئەو ئاڵتونە شکاوە کۆنەیە بۆی بیکەین بە ئاڵتونێکی ساغ و جوان و تازە کە بیدەینە خزمەتی هاوڵاتیان هیوادارین کە بتوانین خزمەتێک بە هاوڵاتیان بکەین و لێرەشەوە لەم کەناڵە پیرۆزەیەوە داوای یەک داواکاریم هەیە ئێمە تا ئێستا تا ئەم ڕۆژەی کە ئێستا تیاین لە ساڵی 2011ەوە کارگەماندانەوە بەداخەوە ئێڵم بەداخەوە حکومەتی شاوکاریەکی نەکردوین غێری ئەوەش ژووری بازرگانی کە من خۆم ئەندامم لە ژووری بازرگانی گلەیەکی زۆرم هەیە لیان ژووری بازرگانی سلێمانی تا ئێستا نازانن ئێمە هەینیان نین ئەم گلەیەم گلەیەکی هیوادارم بە سنگێکی فراوانەوە ئەوانی شوەریگرن بۆ ئەوەی بزانن لە شارەکانی ئێمە کە چیە گوزەرێ ئێمە ئەم کارگەی ئێمە ئەگەر بێت و ئەم ئاڵتونەی کە ئەچێتە دەرەوە بیهێنن لە لای ئێمە دروستی بکەن گرنتی ئەیاری پاک گرنتی ئاڵتونێکی جوانیان ئەدەینێ و پارەکەشمان ناچێتە دەرەوە چەندین گەنجی وەکۆم گەنجە جوانانەی کە ئێوە بینیتان لە شارەکەی خۆشمانیان خینە ئیش و کار بتوانن کە کارکەن من ئەم کارگەی من توانای ئەوەی هەیە مەسەن لە ڕۆژێکە 3 کیلۆ بازن دروست بکەم بیدەمەدەستی هاوڵاتیان ئەگەر بێت و ئەو ئاڵتونە نەچێتە دەرەوە لە لای ئێمە دروست بکرێ و بە نرخێکی زۆر کەمیش و لە هەمان کاتا تێشووی ئەوەی کە هاوڵاتیان ئەچێت لە دوبەی مانەوە و ئوتێل و مەصرف ئەکات بێت لە ئەوانەی هەمووی بۆ ئەمێنێتەوە ئەتوانێت بە نرخێکی کەم بیدا بە هاوڵاتیان هەم هاوڵاتیانی خۆمانی سفادەکە هەم گەنجەکانمان بکەونە کار